بە خۆشحاڵیەوە ئەم جارەیان تەوەری ستۆدیۆمان باس لە فیلمێکی کوردەواری کە بەرنامەکانی ڕابردوش بێگومان باسمان لێوە کردووە کە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کە توانی بە ماوەیەکی کەم سەرکەوتنێکی گەورە بۆ خۆی تۆمار بکات بە ئەوەی کە توانی بێتە خاوەنی 5 خەڵات لە فێستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی کە بێگومان فیلمەکە باسێکە یاخود چیرۆکەکانی نێو ماڵی کوردەواریەکانە گێڕێتەوە کۆمەڵک چیرۆکی جوان و سەرنجڕاکێشە کە بێگومان فیلمێکی زۆر جوان و ناوازایە بەو هیوایین کە تاوەکو ئێستا ئەگەر نەتان بینیەوە بڕۆن و بینەری ئەو فیلمە بن کە بەداخۆ من خۆم توانیوە بەشێکی کەمی فیلمەکە بینم بەڵام بێگومان لە داهاتوێکی نزیکە ئەڕۆم و بینەری تەواوی فیلمەکە بم. میوانیم ئێوارەیەمان کاک هەورازە کە بەڕێزیان فیلم سازن بە خۆشحاڵی و زۆر بە سوپاسەوە ئێوارەیە لە کورسان مەگەزینەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیان هەیە. کاک هەوراز پیرۆزە بەخێر بێ بۆ ستۆدیۆ کورسان مەگەزین. زۆر خۆشحاڵین کە ئەم ئێوارەیە دووبارە لەگەڵمانە بووی لە کورسان مەگەزینەوە. زۆر سپاس بەرنامەکە بۆ بە ماڵی ئێمە ماوەیە داگیرمان کردووە ئێوارێ و جارێک کەسێکمانین و سپاس بۆ ئێوە بۆ کورساتی عزیز کە کورسات ماڵی هەمووانە حتمما هەروە بووە. کاک هەوراز سەرەتا باسێک لەو سەرکەوتنە گەورەی خۆتان بکەی کە چۆن توانیتان بێگومان لە ڕێگەی سینەماوە فیلمێکی ئەوەندە بەهێز دروست بکەن کە توانی 5 خەڵاتی زۆر باش بێتەوە. بەدڵنیایەوە کارکردن لەم فیلمەیە وەک خۆتان نەزانن ئاسان نەبوو بەڵام کارێک بوو کە ئەبوو بکرێ. چیرۆکەکانی ناو فیلمەکە بە جۆرێک بوو کە ئەتوانم بڵێم هەر ئینسانێکی کورد لە شوێنێکە ئەیتوانی خۆی بدۆزێتەوە و بە شێوەیەکی گشتی گزارشتێکی گەورەیە لە ژیانی ڕابردوومان لە ئێستامان و تەسەوراتێکیشە بۆ داهاتوومان ئەم فیلمە چونکە فیلمەکە باز لەوە کە ئەگەر ڕۆژگارێک بەهۆی براکوژی و شەڕەوە نەهامەتیمان بینیوە ئەکرێت داهاتوومان بریتی بێ لە ئاشتی و لە یەکتر خۆشبوون و لاپەڕێکی تازە لە ژیانە هەڵبینەوە. هەموو ئەم تێمایانە لەلایەک و کاری ورد لە سیناریۆ دەرهێنانی فیلمەکە لە نواندنی ڕاستی ئەکتەرەکان لە بینینی جوانی سینەماتۆگرافی و بەگشتی لە بەرهەمەکە وای کرد کە بە خۆشبەختیەوە بە خۆشحاڵیەوە توانم بڵێم لە میانی بەڕێوەچوونی خولی پێنجەمی فیلم فستیڤاڵی سلێمانی ئەم فیلمە توانی 5 خەڵات لە کۆی 7 خەڵاتی سەرەکی فستیڤاڵەکە بباتەوە. ئەمە بۆ ئێمە زۆر مای دڵخۆشی ئێمە و بینەرانیش بوو بەڕاستی چکە ئەگەر دیقەتتان نابێت لە ڤیدۆکانە بینی وتانە چەند ئێمە خۆشحاڵین بینەران زۆر زیاتر لە ئێمە خۆشحاڵین و فیلمەکەەوە ماوەی مانگێکە لە نمایشکردن بەردەوامە هێشتاش هەر بەردەوامەوە بینەرانی کە تا ئێستا وەک بە ڕێزەکە بە تاواتی نەوتوانی هەموو فیلمەکە ببینی ئەتوانن هێشتا لە نمایش بەردەوامە لە شارەکانی کوردستان لە هەولێر و لە سلێمانی ئەتوانن خەڵک بیبینێ و ناڵێم بە جۆرێک بوو هەم ئێمەی دڵخۆش کرد هەم بینەرەکانیشمانی دڵخۆش کرد بەڕاستی چونکە چیرۆکی زۆر سەرنجڕاکێشی کوردەواری تیا بۆ خۆی لە خۆیان کارێکی زۆر گرنگە. جاوتت لە شاری سلێمانی و هەروەها هەولێر نمایشەکرێت بێگومان لە شاری سلێمانی لە سینەما سالم لەوێ نمایشەکرێت بەڵام بڕیارتان نییە بڕیارتان نایەوە با بڵێن لە شارەکانی دیکەی کوردستان بەدڵنیایەوە چاوەڕێم فستیڤاڵەمانە کرد بۆی دوای فستیڤاڵەکە دەست بکەین بە بڵاوکردنەوەی فیلمەکە لە شار و شارچکەکانی تر بەرنامەمان هەیە لە کەلار لە ڕانیە لە هەڵەبجە لە کەرکووک وەکو قۆناغی یەکەم دەست بە نمایشکردن بکەین لە ئیشەڵا لەم 1-2 هەفتەی داهاتۆ بەدڵنیاییەوە دەست پێکەین و دوایەوەش ئیتر گەشتی فستیڤاڵە نێودەوڵەتیەکانیش بۆ فیلمەکە دەست پێکات ئینشاءڵڵا. کاک هەوراستۆک و دەرهێنەر خەڵاتی باشترین دەرهێنەریش وەرگیراوە فیلمەکە بەدەستی هێناوە تاوەکو چەندێک وەکو دەرهێنەرێک گرنگە کە بتوانیت کاریگەریەک ینی ئەکتەرێکی هێندە کاریگەر هەڵبژێریت کە لە نێو فیلمەکەدا کاریگەریکی ئەوەندە گەورە دروست بکات کە بتوانێت باشترین ئەکتەری پیاوە هەروە باشترین ئەکتەری ئافرەت لە هەمان کاتیشا ئەو خەڵاتانە بەرێتەوە. بەدڵنیاییەوە من بەش بە حاڵی خۆم کاتێک کە ئەنی پرۆسی هەڵبژاردننی ئەکتەر لای من چۆنە سەری سیناریۆکە ئاکەم ئەو دیسکرپشنە یا وردەکاری کە بۆ کارکتەر نووسراوەتەوە ئەگەڕێم بە دوایە بزانم ئەم کەسە کێیە لە کێچێ و قۆناغی کاستین و ئۆدیشن و ئەوانە قۆناغێکی زۆر سەختە چونکە لە ڕاستیە کاتێک تۆ فیلمەکە نمایشەکەی بۆ بینەر ئەبێ بەتاوەتی هەست بکە ئەو کەسەی ئەو ڕۆڵە جێڕێ ئەو چیرۆکەی بەسەر هاتووەیە ئەو چیرۆکە جێڕێتەوە. ئەگەر خوا نەخواسە بە جۆرێک لە جۆرەکان ئەکتەرەکە و کەمتر
بێت لە چاو چیرۆکەکەیە بینەر هەستەکە فێڵێکی لێکراوە بۆیە هەمیشە ئەو فیلمانە ئەتوانن ببن بە دڵخوازی بینەران کە ئەکتەرەکانی بەباشی ئەتوانن ڕۆڵی خۆیان ببینن ئەو ئەکتەرەش کە بەباشی ڕۆڵی خۆی بینێ بەباشی هەڵبژێراوە و من بەش بە حاڵی خۆم تۆزێک حەڕس و وردم لەسەر ئەوەی کە کێ بۆ چ ڕۆڵێک هەڵبژێرم و چەندێک ماوەی پرۆڤەمان هەبێ پێش وێنەگرتن و چۆن وا بکەین لەو ماوەی وێنەگرتنەیە بە چەند میتۆدی جیاواز کار لەگەڵ ئەکتەرا بکەی تا کارکتەرەکەی بەجێنەهێڵێ چکە خۆتەزانی لە ژیانی ئاساییە هەر ئەکتەرێک مرۆڤێکە بەڵام ئەو کارکتەری بۆ دروست کردو لە فیلمەکەیە لە سیناریۆکەیە جیاوازیکی هەیە چۆن واکەی لە ماوەی وێنەگرتنا و کارکتەرە ڕاکواری ئەحساسی خۆی ڕابگرێ و لەناو ئەو کارکتەرەیە بمێنێتەوە و ئەو دوایی لەناو فیلمەکەیە بەباشی ڕنگ باتەوە هەڵبەت ئەمە بەشێکی گەورەی بۆ توانا و لێهاتووی ئەکتەرەکان خۆشیانە گەڕێت ڕاستەکەی بۆ من هەریەک لە کاک بەختیار و خاتومەریەم یەکێک هەردووکیان لە باشترین ئەکتەرەکانی کوردن بە شانازیەوە ینی من کارم لەگەڵا کردوون و ئەوانیش زۆر دڵخۆش بوون بۆی کە کاریان لەناو ئەم فیلمەیە کردووە بە فەخری ژیانی خۆیان ێزان وە لە هەمووشی خۆشترەوە بوو کە بینەران زۆر ستایشی ڕۆڵەکانیانیانە کردووە پێیان وا بوو ئەمان توانیوانە بە باشی ڕۆڵەکە ببینن ینی بەڕۆ بکە هەر ئەم عەسرە من لە سینەما سالم بووم خەڵک هاتنە دەرەوە باسیێوانە کردیان و کێش ینی حاڵتێک هەیە تۆ هەز ناکەی سەیری فیلمەکەی هەستەکەی بە دیار ڕووداویی ڕاستیەوەی تو ئەوانە خەڵکی ڕاستین و ئەونی شتەکە بە ڕاستی لەبەر چاوتە ڕووەیە ئەمەنە بەباشی چوونەتە ناو کارکتەرەکانی خۆیانەوە بەڕاستی و جێگەی خۆی بوو و خەڵاتانی وەریان گرت ڕێک شایستەی خۆیان بوو بەداخەوە کە حەزمانەکەر ئەم ئێوارەیە هەردوو ئەکتەر لە ئێرە لە نێو کورسا مەگەزین ئامادە بن بەڵام پێم وابێت لە شاری سلێمانی نەماون و سەفەری دەروی وڵاتیان کردووە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین ئینشاءالله لە داهاتوە لێرە ئامادەییانە بێت کەواتە کاک هەوراس چاوەڕوانیەکی زۆر لەبەری ماوەیەکی زۆر بوو کە ئێوە خەریکی دروستکردنی ئەم فیلمە بوون زۆر دەمێک بوو بیرۆکەکەتان هەبوو بەڵام هەتاوەکو کارتان پێکرد کاتی ویست شایانی ئەو چاوەڕوانیە بوو لە دوایەوەکەوە خەڵاتانشی بەدەستێنا بە بۆ چوونی خۆتکەوەکو دەرهێنەر لە نێوەکەداوی بە دڵنیاییەوە ئەزانی وەرگرتنی خەڵات خۆشە بێگومان بەشێک لەمان دوێتی حەسێنێتەوە ئەو خەڵاتانش کە بەتایبەت لە شارەکەی خۆتا بێ و لە ناو کەس و کارەکەی خۆت و ناو هاوڕەکانی خۆتا بێ زۆرتر مرۆڤ دڵخۆشەکە بەڵام بەرپرسیارەتیش زۆرترەکە دڵنیاییەوە مەسەرەن لێساوە بێ بیر لەوە بکەیتەوە کاری داهاتوو دەبێت لەو ئاستەیە بەرزتر بێت دانە بەزێت لانی کەم لەو ئاستەیە بێ ئەمەش ئەرکەکەی سەختتر کردوین بەڵام مادەم خۆشەویستی هەیە مادەم یەکتر قبولکردن هەیە مادەم ئیشکردنی پێکەوەی هەیە و ڕێگەکە ڕێگەی خۆمان و پیاڕۆین بە پیا بڕی کاتەکە کەورە سەنگاوی دواترس چێت جارێ بۆ من فیلمە گەشتی فیلمەکە بێ بۆ فستیڤالەکان لە دەروی وڵات دواتر هەوڵدان بۆ بڵاوکردنەوەی لە سینەماکان لە دەروی وڵات دووبارە وەکوتر خۆتەزانی من لەو کەسانم کە قەت ناوەستم لە ئێستا سەرقاڵی کاری نوێین بەڵام جارێ وردە وردە ئاشکرای ناکەن جارێ لەبەروی سیناریۆکەیە جارێ وردە وردە بێ ئیش لەسەر سیناریۆکە بکەین تاوەکو ئامادە بێت بۆ وێنەگرتن بەڵام ئینشەڵا بەزوی ئینشاءالله ئەمەش بۆ هیواین کە بەرهەمێکی زۆر جوانی لێ دەربچێت و دڵنیاشین کە بەرهەمێکی زۆر باشی لێ دەرەچێت بە هەمان شێوە کەواتە بڕیارتان نایەوە فیلمەکە بەشداری چه فستیڤالێکی پێ بکەن فستیڤالەکان لە دنیای خۆتەزانی دابەشەکرێن بە چەند پۆلێنەکە فستیڤالە هەرە باشەکانەوەی و باوە لە زمانی سینەمای پێڵەن فستیڤالە ئەیەکان دوای فستیڤالە گرنگەکانی پایتەختە گەورەکانی دنیا دوای هەندێک فستیڤالی ترود بە دوای ئەوانیشا فستیڤالە کوردیەکان ئێمە لە ڕێی هاوڕێکی عزیزمان و کاگیات لە وڵاتی بەریتانیا کاگیادین سەرقاڵی دروستکردنی پاکێجێکین بۆ فیلمەکە و خەریکی ئەوەین کە پەیوەندی بگرین لەگەڵ فستیڤالە ئەیەکانە و پەیوەندی بە بەڕێوەبەری پرۆگرامەکانیانەوە بکەین و فیلمەکەیان بۆ بنێرین و ئاگاداریانکەینەوە لەوەی کە ئەمانە فیلمە بنێرین بۆ فستیڤالانە چونکە هەر یەکێک لەو فستیڤالانە یاسا و ڕێسای خۆیانیان هەیە کاتێک کە لە دانەیەکیان وەرە گیرێت لەوانیتر بەشداری ناکە بێ شتی تری بۆ بکەی و بۆیە بێ لێ کاتە تۆ بۆ چەندانێکیان بنێریت بەشکم لێکی کیانە چانسی ئەوی هەبێ وەرگیرێ خەریکی و پرۆسەین و خۆتەزانی ئێستا ئەم کۆتایی ساڵە فستیڤالەکان هەمیان لە سەرەتای ساڵەوە دەست پێەکەنەوە
ئەوەی لەبەر دەستپانە ناماوە تەنیا بەرلیناڵەیە هیوادارم مەجای ئەومان بمێنێ بتوانین فیلمەکەیان بۆ بنێرین بەڵام قۆناغەکانی ئەوەی کە سەبتایتڵ و ئامادەکردنی تایتڵی فیلمەکە بە ئینگلیزی و ئەو ئەبێ جانتایەکی بۆ دروستکەی بۆ فیلمەکە لە پۆستەر و لە ترایلەر و لە دروستکردنی IMDb بۆ فیلمەکە و ئەوانەمان تقریبان حازر کردووە ئیتر لە سەرەتای ساڵی داهاتووە ئەینێرین بۆ فستیڤالەکان بەڵام لەکوێ چانسمانە بێ ڕاستەکەی جارێ نازانین بەڵام هیوامان هەیە کە لە فستیڤالی باش وەرگیرێ کەواتە بە هێوای چانسێکی باش زۆر سپاس کاک هەوراز لە هەمان کاتە خەڵاتی باشترین سینەماتۆگرافەر بەخشرایە کاک سالم سەڵاواتی ئەو بۆ چۆنی چی بوو لەبارەی خەڵاتەوە چونکە وەکو ئەزانەی سینەماتۆگرافەر چاوی فیلمەکەیە بەدڵنیاییەوە کاک سالم یەکێک لە باشترین فیلم سازەکانی کووردە بۆ خۆی بەر لەوەی دەرهێنەر بێ فۆتۆگراف بوو ینی کاری فۆتۆگرافیە کرد و دوایەوەش وەک سینەماتۆگراف ساڵانێکی زۆر ئیشی کرد و ئێستا وەکو دەرهێنەریش فیلم زۆر دروستەکە هاوڕێکی ئازیزی منە من و سالم ساڵانێکی زۆرە هاوڕێین و زۆر بە وردی ئاگاداری سیناریۆکە هەبوو لە ڕابردووشە تەنیا شتێک کە زۆر بۆ من گرنگ بوو ئەوە بوو کە سالم باش ئەوەی وەرگرت کە ئەم فیلمە چۆنی ئەوێ چی ئەوێ و چۆن وێنەی بگرین وە لەوایە بەڕاستی سەرکەوتوو بوو لە گەیاندنی پەیامەکانی ناو فیلمەکە بۆ گۆڕینی بۆ وێنە و شتێکیش کە زۆر خۆش بوو سروشتی کاری هەموو دیۆپیە گوایە ستافەکانی خۆیەتی عادەتەن فۆکسپولەرەکەی یا یاریدەری یەکەمی کامێرا یا گافەرەکان کە لەگەڵ یا کارەکەن ئەوانی کە لایت و ئەمانە بابڵێندارن عادەتەن تیمی خۆین بەڵام کاتێککە من قسەم لەگە کاک سالم کردوتم کاک سالم بە تەنیاوەرە لە سلێمانی هەموو ئەو تیمانە بە شێوەیەکی پرۆفێشناڵ هەمانن کە ئەوانە لە بەشی زۆری فیلمە کوردیەکانی کاریان کردووە سالم بە لێڕابینین لەوان و لەسەر قسەی ئێمە بەتەنیا هاو تیمی خۆی نهێنا کە عادەتەن وایە دیۆپیەکان تیمی خۆیانێنن بەڵام ئەوەی کە زۆر خۆش بوو هەر چەند سەعاتێکی سەرەتا بە جۆرێک لەگەڵ و تیمانەی سلێمانیە یەکان گیر بوونەوە و مەچ بوون لەگەڵ یەکە لە ڕووی کارکردنەوە هەر ئەو ڕۆژش کە خەڵاتەکەی وەرگرت دەستی ئەوانی گرت و لەگەڵ خۆیان بردنیە سەر ستەیجەکە و وتی ئەگەر ئەمان نەبوونە ئەم خەڵاتە ناگیرا و ئەگەر مەسەرەن کارزان وەکو یاریدەدەری کامێرا فۆکسپولەر و حەمەشاد و بەرهەم و کاک بەرهەم کە کاری دیکۆری فیلمەکەی کرد و هەموو ئەمانە بوون بە پاکێجێک بۆی با بڵێین خەڵاتی وێنەگرتن کاک سالم وەری بگرێ و ئەوە لە جوانی کاک سالم خۆی بوو کە ناوی هەموو ئەوانەی هێنایە کە بەشدار بوون لەگەڵ لە دروستکردنی ئەو پاکێجە وێنەیە کە وێنەی گشتی فیلمەکەی دروست کردووە ئەویش زۆر دڵخۆش بوو بە وەرگرتنی خەڵاتەکە پیرۆزیوێتکەواتە کاریگەری کاری ناوخۆ بە بڵێن بەتیم ئەوە لە هەموو شتە گرنگترە کە بتوانن بەتیم کارێکی لەو شێوەیە دروست بکەن هەر خۆتەزانی مەسەلەی سینەما تیمۆرکە یعنی کاری دەستە جەمعیە هەمووشی بە یەکتریەوە گرێدراوە کاری باشی ئەو یەکێک کاریگەریە بێ لەسەر باشکردنی کاری یەکیشتر هەردووشیان لەسەر کاری یەکیشتر بۆیە ئەو ئێنەرژیە باشە کە هەیە لەلایەکەوە ئیتر پەخشە بێتەوە بۆ هەموو ئەوانی تر خوا نەخواستە ئەگەر ئێنەرژێکی خراپ لە شوێنێکە بێ دیسانەوە گوێزرێتەوە بۆوانی تر بەڵام ئێمە لە تەواوی کارکردن لە فیلمەکە خەریکیەوە بووین کە ئێنەرژی باش یعنی بە هەموو تیمەکە بڵاوکەینەوە بەڕاستی کاک هەوراز بەدەر لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کاک هەوراز ئامانجی چییە حەز ئەکا بە چ شتێک بگات لە ژیانی خۆیە لە ژیانی سینەمایە چیرۆکی زۆرمان هەیە بۆ گێڕانەوە ڕاستەکەی من ئەم ساڵانی دوایی چەند خەونێکم هەبوو خۆشبەختانە دوانیان بەدی هاتووە یەکیانەوە بوو کە خوێندنی ماستەر بکەم و ماستەرەکەم پەیوەندی هەبێ بە سینەماوە و ڕاستێکی ئەمەشم وەک ڕێگەیەک بۆ گەیشتن بە بیرکردنەوەیەک بوو ئەوش قسەکردن لەسەرەوەی شناسی سینەمای کورد چییە ئێمە سینەمامان هەیە یانیمانە ئەگەر سینەمایەکمان هەیە و سینەمای ئایدنتی شناسەکەی چییە و چۆنە مێژوەکەی کێیە بۆیە پێویستمان بۆ ڕیسێرچێکمان هەبێ و خۆشبەختانە من لە میانی خوێندنی ماستەرەکەمەوە ڕیسەرچەکەم کرد و دواییش تەواو بوو ماستەرەکەش کۆتاییە و کتێبەکەشم چاپ کرد بۆی خەونی یەکەمم بۆی کە ئیتر ئێستا ئەو پرسیارە نابێ بکەین بڵێن سینەمای کوردیمان هەیە نیمانە
هێزی زانستی هەیە و لەوێ هەموو شتێک ڕوون کراوەتەوە سینەمای کوردی بە جوانی ناسێنراوە و لەوێ من بە تەواوەتی بە وردەکاری و باسی شناسی سینەمای کوردیم کردووە. ئەمە خەونێکم بوو هاتەدی. خەونی دووەمم دروستکردنی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور بوو. بەدەر لەمانە دڵنیام ئەم فیلمە ڕێچکەی خۆی ئەگرێتوانە. چەند فیلمیشی ترن کە بە دوای ئەم فیلمە ئەبێ بێن زۆر جاری تر زنجیرەی تەلەڤیزیۆنی مەبەستە یان مەبەستم لەوەی وتە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور چەندی فیلمی تری بە دوای وتم یعنی زنجیرە بن بێکەوە بەسترێن. باڵێ بەو جۆرە خۆتە زانیت کە من زۆر جار وتومە ئێمە وەکو کورد چیرۆکی زۆرمان هەیە بیگەڕێنەوە. ئیتر بەشێکمان گێڕایەوە کاتی ئەوەیە بەشەکانی تری چیرۆکەکان بگەڕینەوە. هیوادارم ئەم فیلمە ڕێگەیەکی کردبێتەوە بۆی بەرهەمهێنانی ئیتر بۆ ئێمە تۆزێک ئاسانتر ببێ، چونکە خۆتەزانی بۆ دەرهێنەر تا یەکەم فیلمی درێژی دروستەکە تۆزێک زەحمەتە. ڕاستە من پێشتر حەڤە کورتە فیلم و 90 فیلمی دۆکۆمنتاریم دروست کردووە و مەسەلەن کتێبم نووسی و نازام چیانە، بەڵام تا یەکەم فیلمی درێژ دروست نەکەیت و فیلمەکە نەڕوا و بینەر نەیبینێ و لە فستیڤاڵانە بێ و خەڵات وەرنەگرێ ڕێگەکانی تر ئاسان نابن. تا ئێرەمان هێناوە هەنگاو بۆ داهاتوو بەدڵنیاییەوە بە هاوکاری کورسات هەموو هاوڕێیانی تر و ناوەندە فیلم سازیەکە بە شێوەیەکی گشتی. بێگومان کاگەورە سووتە تاوەکو ئێستا فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور نمایشەکرێت لە سینەما سالم، ئەتوانی بە بینەران بڵێ کە لە چ کاتێکان نمایشەکرا با منیش بیزانم. بەدڵنیاییەوە بۆ هەموو بینەرە ئازیزانەی کە تا ئێستا فیلمەکەیان نەبینی و بە بەڕێزیشتەوە کە ئێستا نەتوانێت بە تەواوەتی ببینیت، چونکە تەنانەت ڕۆژی یەکەمی ژێوە سەرقاڵی سوزان ڕووماڵ و ئەو ئیتر ئەزانم کە ئێوە ئەوەی سەرقاڵی فیلمەکە بوون نەتانتوانی بەداخۆ چانسیەوە نەبوو، بەڵام فیلمەکە ڕۆژان لە 3 کاتی جیاوازە نمایشەکرێت لە سینەما سالم سعات 3 عەسر، سعات 6 ئێوارە، سعات 9 شەو. لە هەولێریش لە 4 کاتی دیاریکراوە دیسانەوە سعات 3 و 6 و 9 لەوێ 2 تایمی تریشمان هەیە لەبەرەوەی لە ناو سینەما هەولێر لە ناو ڕۆیاڵ مۆڵ با بڵێن کە نمایشەکرێت چەند هۆڵێکیان هەیە سعات 4 و سعات 8 هەر بە هەمان شێوە، ینی چەند کاتێکی جیاوازیان هەیە بۆ نمایشکردن. هەر کەسێکیش بیاوێت زۆرتر بزانێت توانێت لە پیجی سەرەکی فیلمەکە و لە پیجی سینەما سالمەوە توانێت زانیاری زۆرتر وەربگرێت لەسەر فیلمەکە. و بەم زوانش جگە لە شاری سلێمانی و هەولێر لە بەدڵنیایەوە لە شار و شارۆچکەکانی تریش نمایشەکرێن. زۆر باشە کاکەوەڕاست، ئێمە هیچ شتێکمان نەماوە جگەلەوەی سوپاسی بەرەستان بکەین و دووبارە پیرۆستان بێت بە هیوای بەردەوامی کاری زۆر جوانتر و باشتر. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ هەموو ئەوانەی وایان کرد ئەم کارە ئاسان ببێ، بەتایبەت بۆ کورساتی عەزیز کە لە سەرەتاوە لەگەڵمان بووە سپۆنسەری میدیای فیلمەکە. لێرەوە جێی خۆیەتی سپاس بۆ هەموو هاوکارانە بکەن کە لەگەڵمانە بوون. زۆر سپاس بۆ تۆش دووبارە.